ئایزەن جیاوازی نێوان دوو چەمکی سەربەستی دەکات لە پەرتووکەکەیدا لە نێوان سەربەستی ئەرێنی و نەرێنیدا. سەربەستی نەرێنی باس لە ئازادی تاکەکانەکە لە شتێک، بۆ نمونە لە ڕێگریە دەرەکیەکان وەک لە دەستێوەردانی دەرەکی. بە مانایەکی تر واتە نەبوونی ڕێگری و بربەستە کۆمەڵایەتیەکان یان بربەستەکانی ناو کۆمەڵگا. سەربەستی ئەرێنی واتە توانای ئازادی بۆ ئەنجامدانی شتێک، بۆ نمونە کارکردن بە ئیرادەی سربەخۆیی کەسەکان و کۆنتڕۆڵکردنی ژیانی مرۆڤەکان بۆ خۆیان و لەلایەن خۆیانەوە. بە مانایەکی تر واتە بوونی هێز و توانە بۆ بەردەوامی بەبێ ڕەچاوکردنی بربەست و سنوورە دیاریکراوەکانی کۆمەڵگا. وا هەستەکەم کەمێک زەحمەت بێ ئەم دوو چەمکە بۆ تێگەیشتن. با هەوڵێکی تر بدەین و لە ڕێگای نمونەی دوو کەسی جیاوازەوە یا دوو کەسی خەیاڵکراوەوە نمونەکە و چەمکەکە زیاتر ڕوون بکەینەوە بۆ تێگەیشتن لە جیاوازی نێوان سەربەستی ئەرێنی و نەرێنی. ئەمە کاکە ئالانە. کاکە ئالان لە دوورگەی ئازادی دەژی کە بە فریلاند ناوی دەبین. دوورگەی ئازادی و حەزی لە دوو شتی تایبەتە: منداڵەکانی و ئامێرەکانی یاریکردن یان بەرزکردنەوەی قورسایی. و هاوشانی کاکە ئالان شیرین خانمان هەیە کە لە دوورگەی سەربەستی ئەژی کە پێڵین لیبرتی لاند، و ئەوەی کە بەلایەوە گرنگە دادپەروەری لای زۆر گرنگ و پایەدارە لەگەڵ خەونی بوونەدادوەر. بەڵام هەردووکیان ڕوبەڕووی چەند بربەست و ڕێگریەک دەبنەوە. بۆ کاکە ئالان هیچ شتێک لە تەندروستی خۆی و خێزانەکەی گرنگتر نییە. ئالان زۆر زوو بەیانیان لە خەو هەڵدەستێت بۆ کاروبارەکانی ڕۆژانەی خۆیان، و پاشان منداڵەکانی دەباتە فێرگا. گرنگی زۆر تایبەت بە جۆری ژەمی خۆراکەکانی ئەدات لەگەڵ خوێندنی منداڵەکانی، و بە چاوێکی کەم و سووکیش سەیری ئەو کەسانە دەکا کە گوێ نادەن بەو دووشتە. ئالان حەزی بەدەسەڵات نییە. لە دوورگەی ئازادی حکومەت باج و سەرانەی زۆر کۆ دەکاتەوە بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانی تەندروستی. خزمەتگوزاریە تەندروستیە گشتیەکان واتە. ئالان زۆر جار بیرەکاتەوە بۆچی دەبێت ئالان پارە و مەسرەفی تێچووی ئەو کەسانە بدا کە گرنگی بە تەندروستی خۆیان نادەن. ئەمە لە مێشکی ئالاندایەت و ئەڕوات. ئالان بە دوای ئازادبووندا ئەگەڕێ لەو باج و سەرانەیە. ئالان زۆر حەزی لە برسکردنەوەی قورساییە لە بەدەرگای ماڵەکەیدا لە دەرەوە دوای خەوتنی منداڵەکانی. بەڵام بەم دواییانە لە دوورگەی ئازادی حکومەت ناهێڵێت لە دوای کاتژمێر دەیشەوەوە یاری بکرێت لە شوێنە گشتیەکاندا. بۆ کاکە ئالان ئەمە هیچ کارێکی حکومەت نییە. حکومەت کاری چییە بەمەوە؟ ئالان ئەیەوێت نەجاتی بێت، واتە ئازاد بێت لەو یاسایانەی کە ڕێگری و بربەست دادەنێن لە بەردەم حەز و ئارەزوە وەرزشیەکانیدا. وەجگە لەمەش شتێکی تر هەیە: ئالان حەزی بە خوێندنی گشتی نییە. وا بیرەکاتەوە کە بێسوودە و ئارەزوی خوێندنی ماڵەوەی مناڵەکانی هەیە. بەڵام لە دوورگەی ئازادی خوێندنی ماڵەوە ڕێگە پێدراو نییە، کارێکی نایاساییە. ئالان ئەم یاسایە زۆر بە نابەجێ و ناماقول ئەزانێت و ئارەزووی ئازادی ئەکات لە خوێندنی زۆرە ملیە و سەپێنراو بە هەمان شێوە. بۆیە مامە ئالان تااقەتی نامێنێت و بێزارە بێت و خۆیە پێچێتەوە و ئەڕوات هەڵێ هیتر بەسە، تەواو بەسە. بۆیە بڕیاری کۆچکردن ئەدات بۆ خاکی سەربەستی کە باج و سەرانە کەمە، حکومەتیش بچووکە، و باوەڕی وایە لەوێ ئازادی زۆرتری هەیە و دوورە لە بربەستە دەرەکیەکانیش. بەڵام شیرین لێرە نیشتەجێیە، شیرینی داماو. شیرین لێرە نیشتەجێیە لە دوورگەی سەربەستی. وا هەستەکا کە ئەم چەقیوە. شیرین خان بەم دواییە پێی خلیسکاوە و قاچی شکاوە و پێویستی بە نەشتەرگەریە داماوە. بەڵام چارەسەرە پزیشکیەکان گرانن لە دوورگەی سەربەستی، و شیرین خان پێویستی بەوەی قەرز بکات بۆ ئەوەی نەشتەرگەریەکەی ئەنجام بدات. بۆیە باوەڕی وایە سیستەمەکە دادپەروەر نییە، و هەست ئەکات ئەو ئازادی نییە لە پێشکەشکردنی خزمەتگوزاریە شایستەکان و معقولەکان. و شتەکە خراپتریشە بێت لەمە، چونکە پاش نەشتەرگەری شیرین خانم پێویستی بە چاکبوونەوە هەیە، و بۆیە پێویستی بەوەیە بۆ ماوەیەک بە پێ بڕوات. بەڵام لە کاتی پیاسەکردندا بە شەقامەکەدا
هەست دەکات زۆر بێزارە لە دووکەڵی هەموو ئەو ئۆتۆمبیلیانەی بە شەقامەکەدا تێدەپەڕن. هەڵمژینی دووکەڵەکان بە دڵنیاییەوە مەترسیدارن بۆیە شیرینخان هەست دەکات بێبەشە لە ئازادی گونجاو و شایستە بۆ چاکبوونەوە. ئەمەش نادەتپەروەریە و هەروەها هەمیشە ئەوەی بیرەخاتەوە بۆچی بە بەردەوامی ڕۆژانە شیرینخان لە خەمی ئەوەیە کە ببێتە دادوەر. بەڵام لەبەرەوەی لە خێزانێکی کەم دەرامەتە توانای تێچوونی خوێندنەکەشی نییە لە زانکۆ. ئای شیرینخانی داماوە. بۆیە دووبارە قەرزکردنەوەی پارەی زۆر ئەیترسێنێت، جارێک بۆ نەشتەرگەری و جارێک بۆ خوێندن. دەرەنجام زۆر هەز بە نیگەرانی و تووڕەییش ئەکات. هەسەکا کە هیچ ئازادیەشی نییە بۆ گەیشتن بە خەونەکانی. شیرین دڵخۆش نییە لە دوورگەی سەربەستی، بۆیە بڕیاری کۆچکردن ئەدا بۆ دوورگەی ئازادی کە سیستەمێکی بەهێزی سۆشیاڵیان هەیە. ئەو شوێنەی کە شیرین توانای هەیە هەستێک بەو کارانەی کە خوازیارەتی بەبێ بربەست و ڕێگری سنوورە بنیادنەرەکانی کۆمەڵگا یا بربەستەکانی کۆمەڵگا. بۆیە دەبینین لێرەدا لایەنگرانی سەربەستی نەرێنی زیاتر هاوسۆزن لەگەڵ فکرەکانی سەربەستی خوازەکاندا کە پێوترێت کلاسیکل لیبرتریانز. ئەوان وا بیرەکەنەوە کە دەوڵەت وەک هێزێکی خۆسەپێنەر وایە کە ئازادیە تاکە کەسیەکان بەرتەسک دەکاتەوە و خوازیاری حکومەتە بچووکەکانن لەگەڵ کەمی باج و سەرانە و بربەستی کەم. بەڵام لایەنگرانی سەربەستی ئەرێنی زیاتر و زۆرتر لەگەڵ سەربەستیە کۆمەڵایەتیەکانن بۆی کە پێڵێن سۆشیال وێلفێر، یە خۆیان یەکدەگرنەوە. عادەتەن ئارەزووی حکومەتێکی باڵادەستی سۆشیال دەکەن کە دڵنیایی دابەشکردنەوەی دادپەروەرانەی داهات و سەرمایە بدات و دەرفەت و هەلی یەکسان دابین بکات. ئەی تۆی بەڕێز پاش گوێگرتن لەم دوو نمونەیە، ئایا ئێوەی بینەران چ جۆرە ئازادیەک یا ئازادیەکتان ئەوێت یان خوازیارن پێیان؟ و ئایا هەستەکەی بیرۆکە و چەمکی ئایزایە نیوتن دەربارەی سەربەستی ڕاستە یان ناڕاست؟ سەرنج و تێبینیەکانتان دەتوانن لە خوارەوە بۆمان بنووسن لەگەڵ ڕێز و خۆشەویستی تەواو براتان کامەران کوردی بە دەستکاریەوە وەرمانگێڕاوە.